هەفتەی پێشوو باسی هۆکارەکانی گرانبوونی بازاڕمان کرد. وتمان لەلایەنی دنیاییەوە هەندێک هۆکاری هەیە و لەلایەنی دینیشەوە حەدیثێکی پێغەمبەرمان هێنایەوە صلی الله عليه وسلم کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو ئاماژەی پێکات، وەکو هێڵی گشتی ئاماژەی پێکات تا ئێمە بزانین هیچ شتێک لەم دنیاە بەبێ هۆکار و حکمت نییە. هیچ شتێک خۆشەویستەکانم والله هیچ شتێک ڕوو نادا گڵادارێک لە بەلاش بەرناوێتەوە لە دارێک. ئەوە دڵنیا بن. هیچ حیوانێک حتا تەنانەت مێرولەو لە مێرولەش بچووکتر خوا خەڵقی نەکردووە بەبێ حکمت. بۆیە هەر ڕووداوێک ڕووەدا، هەر کارە ساتێک دێتە پێشەوە، هەر وەزعێک ئەبێ ئیلا بزانی هۆکاری هەیە و حکمەتی هەیە، بێ ئینسان عاقڵ بەدوایە بگەڕێ. حاڵی هەموو ئومەتەکان بەسراوەتە کاروکردەوەی ملەتەکانەوە. هەر کاتێک ملەتەکان عەقیدەیان فاسد بوو، گەندەڵی کەوتە عەقیدە و بیرروباوەڕیانەوە، هەر کاتێک فەساد کەوتە عیبادەت و ئەخلاق و ڕەوشتیانەوە، ئەوە ئیتر چاوەڕوانی ئەوە بکە کە خوای تەعالا فەرمێ ظەهەرە الفەساد في البر والبحر بما كسبت أيدي الناس ليذيقهم بعض الذي عملوا لعلهم يرجعون. فساد و گەندەڵی و خراپەکاری لە وشکانی و دەریاکانە دەرکەوت بەهۆی کاروکردەوەی خەڵکەوە خۆیان. خوای تەعالا بە هەندێک لە عوقوبە و سزا کە ئیبارێنێ بەسەریانە و ئەی چێژن عوقوبەیانەدا تاوەکو بگەڕێنەوە، تاوەکو هۆشیارەکانیان بیرکەنەوە. چونکە هەموو ملەتێک کۆمەڵە خەڵکێکی عاقڵ و ژیری هەرتیایە، بیرەکەنەوە، ئەزانن هۆکاری هەیە. ئەمە جەزای ئەو کەسانەی کە پشتکەنە پەیامی خوا، پەیامی پێغەمبەرەکان جەزاکانیان وازەحە، پاداشتەکانیان خوای تەعالا لە قورئانی پیرۆزە لە سوورەتی طاهایە زۆر بەڕوونیەی فەرمێ ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى. ئەو کەسانەی پشت لە پەیامی خوا بکەن، لەو پەیامەی کە خوای تەعالا ناردوێتی مرۆڤایەتی لەسەری بچن تا بەختەوەر بن، هەر کاتێک پشتیان لێ کرد ئەو کاتە ژیانێکی تاڵ، ژیانێکی گوێژاڵکانە، ناڕەحەتترین ژیان ڕووەکاتە ئەو ملەتە لە دنیا و لە قیامەتیشە بە کوێری حەشرەکرێن. قال ربي لما حشرتني أعمى وقد كنت بصيرا قال كذلك أتتك آياتنا فنسيتها وكذلك اليوم تنسى. هەروەها ئەگەر خەڵکانێک ڕووبکەنە، یعنی قەومانێک ڕووبکەنە خوا و پەیامی خوا بە جوانی بگرن، دەستی پێوە بگرن، پەیڕەوی بکەن، طبعا خوای تەعالا لە سوورەتی نەحل ئاەتی 97 فەرمێ من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة ولنجزينهم أجرهم بأحسن ما كانوا يعملون. هەر لە ژیانی دنیا نێر بێ مێبێ ئەو کەسە عمل بە جوانی بکە بە پەیامەکەی خوا، لەسەر پەیامەکەی خوا بڕوا، خوای تەعالا ژیانێکی خۆشبەختی بەنسیب ئەکا و لە قیامەتیشا ئەجر و پاداشتیان زۆر زۆر گەورەیە. کەوا بوو چارەسەر ئەوەیە تربیەت و پەروەردەی نەفس خۆمان بکەین یەکەم لەسەر تەقوا و مراقەبەی خوا. پێویستە ئێمە لە خوا بترسین و فەرمانەکانی خوا پێشێل نەکەین و پەیامەکەی خوا پشتگوێ نەخەین، هەست بە چاودێری خوا بکەین بەسەرمانەوە. خۆشەویستەکانم، وا نەزانی تۆ یەکێ بخەڵەتێنی فێڵ لە یەکێ بکەی خوا لێی بێ ئاگایە، وا نەزانی بە هەندێک کردەوەی زاهیری نوێژ و عمرە و ئەوانە خوا ئەخەڵەتێنی. ئەگەر تۆ لە ناو دڵەوە یەکلا نەبوو بێتیتەوە، خۆت نەفرۆشت بێتە خوای تەعالا، بڕیارت نەدابێ کە خوا خاوەنتە و تۆ بە پێی پەیامی خوا ئەجوولەیتەوە، ئەو کاتە بەتەمای ئەوەش مەبە کە خوای تەعالا ڕەحمت پێ بکات. تەقوا ئەوەیە خۆپارێز بی. خۆپارێزی ئەوەیە کە ئاگات لە نافەرمانیەکان بێ پێشێلی نەکەی، سنوورەکانی خوا پێشێل نەکەی
ولو أن أهل القرى آمنوا أجر خلقي ديهاتكان وشاركان إيمانيان هنا واتقوا خوان باراس لنا فرمانيكاني خوان لفتحنا عليهم بركات من السماء والأرض لآسمانه لزيوية وخواي تعالى بركة أنيري تأكيد بد ضلنيابة أما وعدي خوايا أما السنني خوايا ولكن كذبوا بلام أوان بيامي خوايا بشبيو خصب وباوريان نكرت وبدرويان خستوا فأخذناهم بما كانوا يكسبون تقوايا أبيت معي أويكوا بوتاكي نفركانيش خواي قورا الرزق روزي برفراوان بكا ومن يتق الله يجعل له مخرجا ويرزق من حيث لا يحتسب هر کسی تقوای خوای هبه خوای تعالی دروی بو کاتور ریگای پی پیشانه دا ولا شونه کو رزقی بو انیریکا بخیال شانه هاتوا اما اسبابه مالي نوت زراعات صناعه زراعه من بريش دانين بلام اگر تو تقوای خوات هبه وملتكت ملتك متقيبا ضلنيا بديها ریگای تریش هي كايما نايزانين خوای تعالی بركتي خوي انيري دوهم بزور استغفار كردن توبة كردن پشیمان بونوا دعا كردن ابن الصبيح اجريتوا افرمي كابرايا كاتلا حسني بصري وتي دعا من بوبك ببارانية فرموي داواي ليبردن لخواب كان يكي تر شكاتي حالي خوي كرت كرزقي كرته وفقيرة فرموي استغفاري خوابك يكي تر وتي منالم نابي دعام بوبك فرموي زور داواي ليبردن لخواي پروردگار بك استغفر الله بك يكي تر وتي باخك مشك بيتوا بروبومي كما فرموي استغفر الله بك وتما قربان حركسي حات لاتو حركي شيكي هبتو هر الله استغفر الله بك اي فرموي خو من لجرفاني خو مدريناكم قصي خومنيه اي اونيه خواي تعالى لسر زماني بيغمر نوح بقومك افرمي فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا ويمددكم بأموال وبنين ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا والله يو أستغفر الله خوابكا پشیمان بونوا بآشکراو بناو دلوا دری ببرن با خواهی پروردگارتان دلنیابن خواهی تعالی بارانتان بو ابارینه منالتان پی ادا پارتان پی ادا دنیاتان خوشکا اگر چی خوشوی سکانم هەموو شتێکیش دنیا نییە دنیا ئینسان ئەوەنە خواردنی هەبێت تا پشتی ڕاست بێتەوە پۆشاکێ لە بەریا بێ لە هاوین و زستان بیپارێزێ لە سەرمای زستان و لە گەرمای هاوین و مەسکەنێکی هەبێ نیشتەجێ بێتیایە و زەلیلی ژێردەسی خاوەنخان و کرێ و ئەمانە نەبێ و لاشەی ساغ بێ ئیتر خۆ دنیا چییە برا پاشاکانی شەر ئەوەیان هەیە پاشاکانی شەر ئەوەیان هەیە فەرموو کاکە پاشا بگرە چی هەیە ئەگەر سەد لکسز لە دوای بێ خۆ سوار هەر سەتیە بێ هەر تەنهای جێ یەک نەفەرەگرێت و ترس و لەرزی شۆ کەس نازانیا لە ناو کام سەیارەیە نەوەک بیکوژن نەوەک ئەوەنە دوژمنی زۆرە بە ترس و لەرزۆ دەرەچێ بە ترس و لەرزۆ 50 حسابات بۆ خۆیەکە هەر لەسەر کورسیەکیش دانشێ هەر وەکو تۆ چەند متری قوماشی کردوتە کەلوپەل هەر وەکو تۆ بەخوا نان لەوانەیە ئەوەی تۆش نان نەخوا ئەوەی تۆش لەزەت لە خواردن نەبینێت چونکە زیاتر بخوا ناوسکی دێتە ئێش ناتوانێت تەحملی ناکە چی هەیە لە من و تۆ زیاتر برا ئەوانەی کە دەسڵاتدارن هەران لە خانوویەکە خۆ لەوە زیاتر چیان هەیە یعنی با قەسر و قسووری ئەم دنیا هەمووی مڵکی ئەو بێ هەر لەو خانوویەکە ئەوەنەش یعنی هەڵپەی یعنی بڕێشت هەیە بە وا نەزانین ئێمە کاتی ئەڵێن خوا ئەیبارێنێ بەسەرمانە ئیتر بزانین تر هەموو دنیا بێ بە ئاڵتون هەموو دنیاش بێ بە ئاڵتونی قیمەتی نییە بەخوا زۆر جار مەغرورمانەکە سوودی نییە خۆشەویستەکان مهم ئەوەیە ئینسان لە ژیانە سەربەرز بێ زەلیلی ژێردەسی نامەرد و خراپەکار نەبێ ئەوە زۆر مهمە خۆشەویستەکان سێم پتەوکردنی پەیوەندی کۆمەڵایەتی لە نێوانمانە بەدانی زەکات بە خێرکردن بە دەمەوەچوونی یەکتری ئەوە زۆر مهمە بە تایبەتی لە کاتە تەنگانەکانە ئیسا ئێمە وەکو فەرز زەکات لەسەرمان فەرزە خێر و سەدەقات بکەین بۆ مزگەوت بۆ مستەشفا بۆ پرد بۆ ئەوەی پرۆژەکان نەوەستن
بەڵام لە کاتی تەنگانەیە خۆشەویستەکانم ئەبێ وەزعەکە قورس هینتر کەیتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆمانە گێڕێتەوە عەشرەتێک هەبوون پیانەوترا ئەشعەریەکان. ئەم عەشرەتە لە کاتێکا کە ئەگەر گرانی بووایە یان تۆزێ وەزعەکە ناڕەحەت بووایە هەرچیان هەیە کۆیانە کردەوە، هەرچی ئەندامەکانی ئەو عەشرەتە هەیە، هەر کەسێک چی هەیە لە ماڵەوە ئەیان هێنا کۆیانە کردەوە، دوایە دابەشیانە کرد و عەدالەت لە بینی خۆیانە بۆی کەسیان زەلیل نەبن. جا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی ئەوە جوانترین ڕەوشتە منیش لە ئەوانم. يعني تو تصور کە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەموو جارێ لە حەدیثە ئەفەرمێ فلانە کەس ئەگەر فلان شت بکات لە منە، يعني لە محەممەدیە صلى الله عليه وسلم پێغەمبەریە، بس لێرە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ من لەوانم. يعني پێغەمبەر صلی الله علیه وسلم شانازیەکە کە ئەشعەری بێ ولا عشرەتی ئەشعەریەکان بێ، بۆ چونکە ئەوان ئەوەنە پیاو بوون. چەند خۆشە ئێمە لە کاتی تەنگانەیە ئیتر بیر لەوە نەکەین بەڵام خابن زەکاتم داوە، ئیشەکە لە زەکات نییە، تۆزێ لەوەیش وە دەرترە، برایە، ئامۆزایە، خزمە، خاڵۆزایە، کەسەکانتە، دراوسەکانتە، یعنی سەر بکەنە یەکە، هەوڵ مەدەن ئەم ئەو بخوا ئەو بخوا، ئەم زیاتر دەوڵەمەند بێ ئەو زیاتر هین بێ، نە بەڵکو هەوڵ بدەن هاوکار یەکتری بن. پرسیانە لە ئیمامی عەلی کرد خراپترین کەسەکان کێن؟ ئەوانی کە زۆر بێنرخن، زۆر کەم نرخن. فەرمووی ئەو خەڵکانن کە لە کاتی گرانیە دەوڵەمەندەون. یعنی قسەکە زۆر مهمە. بۆ لە کاتی گرانیە دەوڵەمەند بوون بێنرخیە؟ چونکە زۆر عەیبە تۆ ملەتەکەت ڕۆژ بە ڕۆژ بەرەو فەقیری بڕوا، خەڵکەکە تۆ دەوڵەم، یعنی معناوە دزیەکەی، معناوە استغلالت کردووە، معناوە شتێکت کردووە کە نەگونجێ. لەبەر ئەوەی ئینسانی مسلمان ئەبێ ئاگای لێبێ. خۆشەویستەکانم، خۆ پەروەردەکردن لەسەر قەناعەت زۆر مهمە. ئێمە خۆمان پەروەردەکەین لەسەر قەناعەت. قەناعەت بوون زۆر گرنگە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو حەدیثە ئەفەرمێ ئەگەر ڕازی ببی بەو بەشەی خوا پێتی داوە ئەبیتە دەوڵەمەندترین کەس. ئێستا تۆ دانیشتووی معاشێکت هەیە یان کاسبیەکت هەیە، احتیاجی کەستی ڕازیت بە بەشەکەی خۆت، وەڵی تۆ مەلیکی، تۆ پاشایی، تۆ پاشایی، تۆ پاشایی. پاشا ئەو کەسە نییە کە زۆری هەیە بە زوڵم و بەستەم و بە خراپەکاری پایایی کردووە. پاشا ئەو کەسەیە کە بە عەرەقی ناوچاوانی خۆی ڕزقی خۆی بەدەست هێناوە و ڕازیە، خۆی و ماڵ و مناڵی لەسەر قەناعەت خۆیانیان ڕاهێناوە. عایشە خوای لێ ڕازی بێ ئەیگەڕێتەوە بۆ عروەی کوڕی زوبەیر کە خوشکەزای بووە، فەرمووی خوشکەزاکەم باوەڕ بکە مانگ بەسەر مانگە ئەهات لە ماڵەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم جاری وا هەبوو دوو مانگ و زیاتریش ئاگر لە ماڵی پێغەمبەر نەئەکرایەوە بۆ چێشت. ئەی فەرمووی ئەی چۆن ئەژیان؟ فەرمووی بە خورما و بە زەیت و ئاو ئەوان. یعنی ئەگەر ئینسان قەناعەتی بێ، خۆ قەناعەت زۆر گرنگە و نەبێ پێغەمبەر صلی الله علیه وسلم نەی ئەتوانی پەیایکە. بەڵام وەکو ئیمامی عومەر لە کاتی گرانیەکەی ساڵە گرانیەکەی زمانی ئیمامی عومەر گۆشتی نەخوارد. خەڵک خێریە کرد و بەشی ماڵی ئەوانیشان ئەبرد، ئەی فەرموو وەڵڵاهی نایخۆم، وەڵڵاهی نایخۆم. طبعا جاری وا بوو دوو ڕۆژ و سێ ڕۆژ برسی ئەبوو، سکی قۆڕەی ئەهات دەنگی هات، ئەیوت هەر بۆ خۆت بقۆڕێنە، وەڵڵاهی تا مناڵی مسلمانان، تا مناڵی فەقیر و هەژارەکان تێر نەخۆن نابێت تێرت کەم. قەناعەت زۆر گرنگە. خۆشەویستەکانم، ئێمە ئاگامان لە یەک بێ، بەدەمی یەکەوە بین. ڕۆژێکیان چاوی بە جابری کوڕی عەبدوڵڵا کەوت، بینی گۆشتی کڕیوە لە کات گرانیەکەیە ئیمامی عومەر. جابریش سەحابەیەکی زۆر بەڕێزە و گۆشت بەدەستیەوە بێت تۆزێک یعنی باش نییە، بەڕووی خەڵک فەقیرەوەمانە. فەرمووی ئەوە جابر خێرە؟ وتی وەڵڵاهی دڵم چووە سەری سندم. وتی یعنی زۆر سەیرە، یعنی ئێوە دڵتان بچێتە سەر هەرچیە بێ بیکڕن. ئەی ناترسن لەو ئاەتەی کە خوای تەعالە فەرمێ ئەذهبتم طیباتکم في حياتكم الدنيا واستمتعتم بها، کەخوا هەڕەشە ئەکا بە کافرەکان، ئەڵێ هەرچی لەزەتەکانی دنیا بوو پەیتان پێ ئەبرد، هیچتان نەیەڵاوە بۆ قیامەتتان بمێنێتەوە، حەستان لە هەرچیەکە دەستان بۆ ئەبرد. ئینسانی مسلمان نابێ حەزی بڕۆیە سەر هەرچی بیکا. ڕۆژێکیان
مالکی کوڕی دینار ڕەحمەتی خوای لێبێ کە یەکێکە لە پیاوچاکان و سەلەفی ئەم ئوممەتە بە بازاڕ ڕۆیشت ئیتر دڵی بەشەرە هەنجیری بینی دڵی چووە سەری ئێپارەشی پێ نەبوو جوو تێنەعلی بوو بردی لای کابراوتی ئەگەر دایکەنا لە پێوتی ئەگەر هەیە بەقەدەر ئەم نەعلانە هەنجیرم بەرێ وتی نەعلەکان دیچ ناکەم ئیتر ئەویش کەوتە ڕێو ڕۆیشت دوایی وتیانەوە زانیتەوە کێ بوو بە کابرای خاوەن دوکان تیان تێوە مالیکی کوڕی دینار تی لا إله إلا الله خزمینێکی بوو عەبدێکی بوو کڕی بوو بانگی کەوتی کوڕمە ئەم سەوەتە بووە بیگەێنە ئەو پیاوە ئەم سەوەتە هەنجیرە ئەگەر لێتی وەرگرت هەر یەکسەر ئازاد بە هەر یەکسەر ئازاد دەکەم بەس لێت وەربگرێ تر ئەویش بە هەڵەداوان بردی لە خۆشییا بۆ ئەوەی ئازاد ببێ بردی بیگەێنە پیا فەرمووی ئەمە چییە وتی ئەمە خاوەنەکەم بۆتی نردو ئەمانە وتی نار تەواو یعنی من بە حەق خۆم کە نەبوو تەواو وتی آخر لێمی وەربگرێت چونکە بەهۆی ئەمەوە من ئازاد دەبم وتی کوڕم من تۆ ئازاد ناکەم خۆم کەم بە کۆیلە ئەمجا فەرمووی أنا لا أبيع الدين بالتين ولا آكل التين إلى يوم الدين فەرمووی من دینی خۆم نافرۆشم بە هەنجیر ئەوە بڕیار بێ لەمڕۆ بەداوە هەتا ڕۆژی قیامەت من هەنجیر ناخۆم یعنی شتەکان ئەوەندە بەو شێوەش نییە ئینسانی ئیماندار ئەبێ ئاگای لێبێ بۆیە ئەبول عەتاهیە لەسەر ئەمە چەندێ ڕەشعرێکی فەرمووە زۆر خۆشە ئەفەرمێ لا تخضعن لمخلوق عن طمع فإن ذلك نقص منك في الدين لا يستطيع العبد أن يعطيك خردلة إلا الذي سواك من طين فلا تصاحب غنيا تستعز به وكن عفيفا وعظم حرمة الدين واسترزق الله مما في خزائنه فإن رزقك بين الكاف والنون واستغن بالله عن دنيا الملوك كما استغنى الملوك بدنياهم عن الدين يعني هندي نصيحتك زور گرنگا فرمي خود سرشور مكة بۆ هیچ مەخلوقێ لەبەر خاتری تەماح چونکە ئەوە نوقسانی دینتە ئینسان هیچ کەسێک ناتوانێت یەک مسقالە زەڕەت پێ بدا ئیلا ئەو کەسە نەبێ کە تۆی لە قوڕ دروست کردووە مەوە هاوڕێی کەسێکی دەوڵەمەند لەبەر ئەوەی خۆتی پێئینکەی عەزیزکەی عەفیف بە ئینسان کەمویست بێ لە دنیا و حرمەتی دینی خۆت بپارێزە داوای ڕزقت لەخوا بکە کە خاوەنی خەزائینەکانێتی خەزێنەی ڕزقەکان لای ئەوە چونکە ڕزقی تۆ لە بینی کاف و نونایە کە خوای تەعالا فەرمێ کون فەیەکون و لە دنیاە دائیمەن وەکو پاشاکان چۆن پێویستیان بەشت نییە ئاوا بۆ تۆش بڕوانە شتەکان پاشاکان لە دنیاە حەساب بۆ دین ناکەن لەبەر خاتر دنیا دینی خۆیان چۆنە فرۆشن لەبەر خاتر دنیا ئێوەش لەبەر خاتری خوا دەست بگرن بە دینی خۆتانە داواکارم خوا بۆ خاتر ناوەجوانەکانی خۆ ڕحمان پێ بکە هیدایەتمان بدە نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە یا ڕەبی بەردەواممان بکەی لەسەر تاعەت و عیبادەتی خۆت یا ڕەبی خوایە لەو کەسانە نەبین کە بۆ دنیا و بۆ ماڵی دنیا خۆمان زەلیل بکەین یا ڕەبی خوایە خۆت ڕەزاقی و خۆت ڕزقمان بۆ ببارێنە یا ڕەبی خوایە و خاتر ناوەجوانەکانی خۆت شیفای نەخۆشەکانمان بدە یا ڕەبی هەر کەسێک کێشەیەکی هەیە و داوای دوعای خێری لێکردین یا ڕەبی کێشەکەی چارەسەر بکەی یا ڕەبی ڕەحم بە دایک و باوک و برا و خوشک و کەس و کارمان بکەی یا ڕەبی خوایە بە خاتر ناوەجوانەکانی خۆت ڕەحم بە مردوەکانمان بکەی خۆشەویستەکانم یەکێکی تر لەو شتانەی کە زۆر زەرورە ئێمە هەمان بێ بۆ ئەوەی بەرگەی ینی بتوانین بەرگری بکەین لە گرانی سەقافەت و ڕۆشنبیری تعامل و هەڵسو کەوتمان هەبێ لەگەڵ گرانبوونە لە زمانی ئیمامی عومەرە هاتنە لای ئیمامی عومەر وتیان گۆشت گران بوو کاتێ ئەو خەلیفە بوو فەرمووی هەرزانی کەن وتیان ئێمە هاتین بۆ لای تۆ خەلیفە ئیماندارانی تۆ فریای وەزعەکە بکەوی تۆ بۆمانی هەرزان کەی ئەمرێ دەرکەی هەرزانی کە فەرمووی خۆتان هەرزانی کەن ئەی وتیان چۆن فەرمووی وازی لێبێنن تۆ گۆشت ئەوە تا لای قەسابەکان ئەگەر تۆ ئەم هەفتە گۆشتە خۆی گۆشتەکانیان خەسارە بێ مەجبور هەرزانی کەن ئیمامی عەلی ڕێگایەکی تری دانا لە سەردەم خۆیە ئەوە طبعاً ئەوەی ئیمامی عومەر زۆر گرنگە ئیسا دێنەوە سەری ئیمامی عەلی
لە سەردەمی خۆیان ڕێگایەکی تری بۆ ئەم مەوزوعەدانە، ئەویش بەدیل. چۆن یعنی بەدیل؟ هاتن وتیان ئەی عەلی میوش گران بووە، فەرمووی ئەی ئەتوانن چارەسەریکەن. وتیان چۆن؟ فەرمووی لە جیاتی مێوش پەنا بەنەبەر خوورمە، خۆ هەموو خواردنێک یان هەموو نەوعێ خواردن ڕێگای تریشی هەیە، ماوەیەک واز لەوە بێنە بڕۆ سەر شتێکی تر خۆی هەرزانە بێ. زۆر گرنگە. ئەم قاعیدەیە لە ئەرجەنتین ڕوویدا، ئەم قاعیدە ئیمامی عومەر بەیانیانی خەڵ لە ئەرجەنتین هەڵسان، خەڵکی ئەرجەنتین زۆر اعتمادیانەکە لەسەر یەلکە. کاتی هەڵسیان ڕۆیشتن بۆ سۆپەرمارکێت تەماشایان کرد یەلکە گران بووە، چوار طبقەی چوارە بووە بە 5 بۆ وتیان وڵا دەواجنەکان علافیان گران بووە و نازانم چی و دەستیان کرد عوزرهێنانەوە. خەڵک بڕیاریدا سەقافەتی خەڵک زۆر گرنگە، ڕۆشنبیری. ئەو کابرایە کە ڕۆیشت خەڵکی تریش هەمووی وتیان کاکە گران بووە یەلکە ناکڕی، شتی تر بڕۆ ماسە چییە دەیها شتی تر هەیە. سبحان الله زۆرینەی خەڵکی ئەرجەنتین ئەو ڕۆژە ئەو بەیانیانە یەلکەی نەخوارد. طبعا بە بەیانیە سیارە هاتەوە بۆ بەردەم سۆپەرمارکێت یەلکەیان هێنا سەیران کرد یەلکەی دوێنێ ماوە. ئەی کاکە و تووتیا وەڵا براک خەڵ نەیکڕیوە، ڕۆژێ 2-3 یەلکە هەرمایەوە ئێکسپایرە بێ. تاجرەکان وتیان دای مەبەزێنن حتا هەفتەیە خەڵ خۆی مەجبورە بێ، دوای هەفتەیەکیش خەڵکە نەیکڕی. ئەمجا شتەکە کە بڵاو بوویەوە ئەوەشی کە کڕی بووی ئەیش وازیاوە نایکڕ. کاکە هەرچی تاجر هەیە وەزارەتی تجارەت کۆبوونەیان دەست پێ کرد، ئەو وەجبە خراو بوو تەواو. بڕیاریاندا خەڵک ئەرجەنتین وتیان یەلکە ناخۆین. تا وەزعەکە وای پێ هات خۆیان ئیلحاحیان نەکرد لە خەڵک بەس لیان بکڕن، هاوردیانە سەر سیعرەکەی خۆی خەڵکان نەیکڕی، دایان بەزان هاوردیانە نیوە یعنی سعرێکی مناسب دا. ئەم جا بە ئاشکرا لەسەر تەلەڤیزۆن اعتزاری ڕسمیان کرد لە ملەت کەوا ئێمە هەڵە بووین تاجرەکان، اعتزارێکی ڕسمیان لەسەر تەلەڤیزۆن بە ملەت گەیاند کە ئێمە غەڵەت بووین. دوای ئەوە سعریانیشدا بەزان باش لەوەی پێشووتر ژۆ خوارد. ئەم جا مەرجێکی تریشیان لەسەردانرا کەوا زەخت زۆر نەکەن لە سۆپەرمارکێتەکان، یەکسەر پارە لە کاتی خۆیان بەڵکو ئەبێت چاوەڕوانیان بکەن تا یعنی پارەکە دێتە دەست. و لە هەمووشی چاکتر ئەوە بوو کە بەشێک سەهمێک دا بندێهی ئەو کۆمپانیانە بۆ فەقیر و هەژار و یەتیم و ئەمانە و ساڵانە بدرێ بە ئەوان. سێکی دەرسێکیان پێدرا. زۆر مهمە ئێمە ڕۆشنبیریەکمان هەبێت کە بتوانین چارەسەری کێشەکانمان بکەین.